ئازیزانمان لە تەوری دووەم لەگەڵتان بەردەوام دەبین باز لە کاریگەری جژن دەکەین لەسەر منداڵان بزانین کاریگەریەکانی جژن لەسەر منداڵان چۆن ڕەنگ دەداتەوە بەتایبەتتر پەیوەندی کۆمەڵاتیەکان هەر لە بەیانی جژنەوە کە هەڵدەستین لە خەو و ڕوو دەکەینە مزگەوتەکانەوە پلانی کۆمەڵایەتی پتەوتر دەکەین بەوەی کە لە مزگەوتەکاندا دوای ئەوەی کە نوێژی جژن دەکرێت جژنی پیرۆزە لە یەکتری دەکرێت و هەروەها ئەگەردن ئازادی لە یەکتری دەکرێت ئەمە پەیوەندی کۆمەڵایەتی ئەو خەڵکی کە لەو ناوچە ئەو گەڕەکانەدان بەهێزتر دەکاتەوە پەیوەندیەکان پتەوتر دەکاتەوە دواترش کە دێنەوە ماڵەوە لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە و مەش لایەنی کۆمەڵایەتی خێزانی و پەیوەندی خێزانی پتەوتر دەکات و کۆبوونەوەیەکی بچووک لەو بەیانی زووەدا و لەسەر خوانێکی جژن کاریگەریەکی باش و پەیوەندێکی پتەوتر دروست ئەکاوە دواترش ئەوەی کە دێتە پێش ئەوەیە کە گەڕان ڕوو ئەدات و هەروە سەردانکردنی خزمان و دۆستان و کەوتن ئازادی و چەندین لایانی دیکە کە لەسەر منداڵان کاریگەری دەبێت لە جژندا لەوەی کە جژنانە وەردەگرن ئەوەی کە هەمووی خۆشترە بەس تۆ جژنانە ئەدەی بە منداڵێک بە کەسێک بەبێ هیچ بەرامبەرە یعنی ئەوە ئەکات لە منداڵەکە کە لایانی بەخشینی تیا دروست ببێت ببەخشێ بەبێ ئەوەی هیچ دەستکەوتێکی هەبێت هیچ بەرامبەرێکی هەبێت دەستی بکەوێت و هەروەها چەندین بابەتی دیکەش کە کاریگەری لەسەر منداڵ هەبێت و کاریگەری کۆمەڵایەتیەکەی لە هەمووی گرنگتر ئێمە باسی لێوە دەکەین و گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری نووسەر ئەمین سەپان کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر سپاسدانەکەم جژنیشتان پیرۆز هەمیشە لە جەژن نابیت خۆش بیا خۆماوکە من مامۆستاگیان بالەوە دەست بکەم زانین ئایا بۆچی جژن گرنگە هەمیشە باز لەو دەکەین گرنگە بۆ کەسانێک کە گەورن تەمەنێکیان هەیە و ناخۆشیێکیان لەگەڵ یەکدا بۆ گەرن ئازادی بکەن بەڵام ئایا جژن بۆچی بۆ مناڵ گرنگە خۆی جژن گرنگە بەڵام ئەوەی ئێرە ئێستا جژن نییە هەتا گرنگ بێ چونکە هاتوچۆکردن ئێمە جژنەکەین بۆ قەیسی خواردن و پەڵاوێزی سەر بە کشمیشەکە جژنەکەین ماڵ بەجێڵین لە باتی لە ماڵەوە دانیشین خەڵکان بێ جژنی پیرۆزەمان بکات لە باسی گشت ناکەم یعنی باسی ئەوە ئەەکەم کە کاڵبوونەوەی جژنەکان هەموو جژنێک نەک ئەمە جژن نیشتیمانەکان و جژنە ئاینەکانیش وەک پێویست نییە جاران وانە بوو کە جژنی ڕەمەزان یا جژنی قوربان ئاها ئێمە لە خۆشیانمە خەومان لێ نێکە و جلەکانمان دەخەگرت و کرازەکانمان دانا و ئەو ژرانەی کەوا پێویست بێ بەیانی لەگەڵ مەلابانگدانە لەگەڵ باوکمانە ئەڕۆژن خۆمان و گۆڕی و ئەچین بۆ مزگەوت و بۆ نوێژی جەژن یاخۆ ئەچین بۆ سواری عارەبانەی تریشخە هەبوو ئەو وەختە لەسەر پێشەکەی شەڕمانەکرد ئیتر من ئەوەی بۆ باسەکەم لە هەموو شارەکانە هەنەمان دەستور بوو لە هەڵەبجێ ئێمە ئیتر ئەوە سواری عارەبانەی تریشخە بووین کوڕ و کاڵ و کوڕیش زۆر جارە بەیەکەوە ئیتر بۆ کانیشەخ و بۆ گوڵان و بۆ عەبابەی لێ و بۆ ئەمانە چێژێکی تیا بوو ئیتر بەعانەی ئەڕۆژی هاتێتەوە بۆ ناو شار لێرەش هەر وا بوو من بیرمێت ئەو وەختە عارەبانەی دوو ئەسپی لە هەڵەبجە نەبوو کاکە حەمەی سافە و چەند کەسێکی کە خوایان لێ ڕازین بێ خوا لە گوناهیان خۆش بێ هاتن لە سلێمانیەوە بۆ ئەو سێ ڕۆژەی جژن عارەبانەیان ئەگرت بە کرێ عارەبانەی دوو ئەسپیەکان وابزانم ئەو وەختە بە دەفلس بوو ئەوان گرانتر بوو ئەوەی بۆی بکرایە لە سواری ئەو عارەبانەی دوو ئەسپیانە بوو ئیتر لە شامەمان هێنا لە شیراز دەرمانەگەر لە ماردینەوە هێنامان هێناوە تاوەکو خانەخین
ئەمە خۆشیکی ئەو تۆ بوو کە ئێمە ئێستاجە قەت لە بیرمان ناچێ ئێستاچێ لە خزمەتی ئێوە و لە خزمەتی بیسەران و بینەرانام ئەمەیە جەژنەکەی ئێمە ئێستاچێ بە تایبەتی ئەم کات و ساتە حتا جلەکانمان لە جلی جەژن ناچێ بە منیشەوە ئەوە ئیتر نە فەقیانە ماوە و نە پشتێنی شاڵەکی ماوە و نەکەوا و سەڵتە ماوە و نە کۆڵەوانە و ئین ماوە هەر یەکە هەردوو ڕەگەزەکە وایەندی هاتووە بەرە و بەحساب حەزارە دەڕۆن بەڵام ئێمە حەزارەت بنەماکەی لەسەر کەلتوری نەتەوەیی بنیادەنێ من حەزارەتێکم بۆ چییە کە زمانەکەم پەراوێز بکرێ من حەزارەتێکم بۆ چییە کە جەژنەکان من لەبیر بەرنەوە من حەزارەتێکم بۆ چییە کە کولتورەکانم زین و نەکەمەوە لەبەر ئەوە ئەمڕۆ هەرچەند لەوانەیە کۆمەڵی خەڵکانێک وەڵێن مامەسامین کردێتی وەڕۆژی خۆی باشە مامۆستا ئەو کەسانی کەوکو بەڕێستان بە ئەزمونن ینی مێژوویەکی باشان هەیە بە تایبەتیش بەڕێستان لەگەڵ منداڵە هۆکارچی ئەو نەبێ ئومێدانە لەم جی لە ئەڕوانن یان پێتان وایە خۆشیەکان هیچ نەماوەتەوە بۆ مناڵی ئێستا چی بکەین بۆی چێژ ببەخشینەوە بە جەژنەکان و بە تایبەتیش بۆ مناڵ ینی جەژنێک بێت کە مناڵ لە بیری نەچێتەوە خۆی جەژن بۆ گەورۆشە و بۆ مناڵیشە بەڵام زیاتر مناڵ چێژی لێ وەرەگرێ مناڵ لەو سەردەمەی ئێمە و لەم سەردەمەی ئێستەیشە هەر ئاوەدانی ماڵە بە پێکەنینێکی بەهشتمان پێ عەتاکا و بە کوڵوزانەوەیەکیشی جەهەنەمان بۆ تاوادا بەڵام ئێستا وای لێ هاتووە هەر کە هین بوو هاتە دەرەوە بەتەمای ئەوەیە بچێ بۆ چاڤیلاند و بچێ بۆ شاری یاری و بچێ بۆ ئەمانە کە ئەمانەش هەمویان ڕازاوەن جوانن بەڵام خواستی مناڵ نییە جاران ئێمە لەگەڵ مناڵ و باوک و دایک و مانە ئەڕۆشتین بۆ جەژنی پیرۆزە لە بادێن و قوڵێ دوانمان هەڵاگر وەکو نەدی وتی بەڵام ئێستاکە ئەوە بۆ بە شتێکی ڕۆتین یعنی باوەڕ بکە من حەز ناکەم کۆمەڵێ شت بڵێم ئەوە لەسەرم بکەوێ گەرنا ئێمە ئەم جەژنانەی کە ئێستا ئێمە ئەیکەین نیوە جەژنیش نییە باشە مامۆستاگیان هەنێ خێزان هەیە منداڵەکانیان کە ئەخەوێت کە منداڵەکانیان ئەخەوێت هەڵی ناسێنن بەیانی جەژن ئەڵێن با جەژن نەکات و گوناحە بەم بەیانی زۆر بۆ هەڵی بسێنین لە خەو ئایا ئەمە کارێکی باشە کە لەگەڵ منداڵەکان ئەیکرد لەسەر داهاتوو یان نەخێر ڕنگدانەوەیکی خراپی ئەبێ لەسەر داهاتووی منداڵەکە کەم خێزانەیە بە تایبەتی ئەوانەی کە بڕین بە هەوای باڵە ڕۆن مەگەر ئەوانە ئەنا زۆربەی نەتەوەکەمان و خێزانە ئازیزەکانمان بەتەنگی ئەوەن کە مناڵەکانیان جەژن بێت و جلی جوان لەبەرکەن و چێشتیان بەنێ و پاقڵاوەکەەوە جاران ئەکو ئێمە مێوژێگە بوو گەزۆ هەبوو لقمەی شروبی هەبوو ئەمانە بوو ئێستا ئەنواعی شیرینی هەیە هەمووی دائەنرێ بۆ میوان و بۆ مناڵە ئازیزەکانمان بەڵام من هەرچەند ئەەکەم ئەو مناڵانە دڵیان بەوە خۆشە کە زوو جەژن بێت و بچین بۆ ماڵی باوایان بچن بۆ ماڵیان بۆ ماڵی نەنشان لە بڕم بۆ ماڵی پوریان بۆ ماڵی خاڵیان چونکە هاتوو چۆکە کەمتر بۆتەوە
بۆ هەلێ ئەگەڕێن ئەوان بڕۆن بۆ ئەو سەردانانە چونکە چێژێکی تایبەتی لێوەرئەگرن بە تایبەتی لە جەژنەکانی نەورۆز و قوربان و ڕەمەزانە لەبەر ئەوایتر من وای بۆ ئەچم ئێمە ئەدیب و ڕۆشنبیر و مامۆستا ئاینەکانمان ئەم جەژنانە بخۆزنەوە هەر یەکە بەپێی قۆناغی خۆی بەپێی دید و بۆچوونی خۆی کارێ بکەن ئەو مناڵانە ئەم گەنجە ئازیزانەمە چێژ لە جەژن وەرگرن هەر خۆگۆڕین و چەپڵلیان و جرت و فرد نەبێ و گەڕان نەبێ بۆ ئەو شوێنانەی کەوا ناجاییزن کە گەنجی ئێمە ڕووی تێ بکات. مامۆستا گۆڤارەکەت هێناوە لەگەڵ خۆت هەمیشە کتێبێک گۆڤارێک نامیلکێک شتێکە پێ لەگەڵ خۆتە ئەم گۆڤارە چییە بەتەمای هیچجانمان بۆ بخێنیتەوە بۆ مناڵەکان من هێنن نەبووم تۆزێ درەنگ کەوتم ئەنجا ئێوەش ئەوەنە بەگلەیین با ئێمە لە پەپولووە دەست پێ بکەین چونکە مناڵیش پەپولەیەکی زۆر جوانە خۆشەویستی خێزانە خۆشەویستی دایک و باوکە خۆشەویستی کۆمەڵگەیە من ئەمە پێشکەش بە ئەو مناڵە ئازیزانەکەین دوایی ئەچین لەسەر شتی تر ئەی پەپولەی ئێسە کچووک دۆستی منداڵی بچووک بەفرە لەم چڵ بۆ ئەو چڵ بەمژەشی لەو بۆنی گوڵ ئەی باڵداری عیشۆ و ناز هاوڕێی مێخەک و ناز باڵداری عاشق و جوانی خۆشەویستی هەمووانی باخچەمان ئامادەیە پڕ لە گوڵ و لالەیە کام گوڵ ڕازاوە و جوانە تێیدا بکە هێلانە ئێمەش وەک هاوڕێی گیانی بە لایلایە و گۆرانی دەتکەینە خەو تا بەیان دوایی بفرە بۆ ئاسمان بەس وەڵا لەنیام حەزەکەم یەک پرسیارتر لە مامۆستا بکەم خۆت لەگەڵ منداڵی ناو خێزانەکە چۆنی جەژنانە ئەیت بینە لەگەڵ مناڵا چۆنە سەردانتەکەن چی بێت؟ لەگەڵ مناڵاوە بینت چۆنە خۆت کێن بۆ ماڵتان کەسایی ناو عایلەکەت من بەڕاستی وەک کوڕی پەروەردەم وەک قوتابیەکی مامۆستا ئازیزەکانم بەڵام وەک ئەوەی من بەبێ مناڵ ناژیم بەبێ مناڵ ناژیم باوەڕ ئەەکەی چواردەم پاشە بەرەمەیە بێژگا حوتی خۆم هێشتا هەرتر ناخۆم چونکە هەر یەکەیان تامێکی هەیە هەر مناڵەی بۆ خۆی خەندەی و بزە و سەرلێوی ئاسوودەیی بە گەورە و بە دایک و باوک و بە کۆمەڵگە ئەبەخشێت بە تایبەتی ئێستاجێ لە دایەنگە و باخشەکانە وردە ئەمانە پەروەردە ئەکەن کە خۆیان بناسیێنن کۆمەڵگەکەیان بناسیێنن دادەکانیان بناسیێنن مامۆستاکانیان بناسیێنن خۆشەویستی دایک و باوکیان لە پەرە بێبن با بڵێن باشە مامۆستاگیان پێش ئەوەی کە شارێکی ترمان بۆ بخوێنیتەوە بردننی منداڵ بۆ مزگەوتەکان و کۆبوونەوەی لەسەر نانی بەیانی جەژن ئەمە چی بە منداڵەکە ئەگەیەنێت؟ دادەگیان وەزعەکە شتێکی ترە جاران لە جەژنی ڕەمەزان و لە جەژنی قوربانە ئەو وەختە مزگەوتەکان پڕ بوون لە فەقێ ئەو وەختە خەڵک دوای خوێندن ئەکەوت بە خوێندنی ئاینیشەوە لە پێشەوە مزگەوتەکان بە حوجرەکانیان پڕ بوون لە فەقێ بەڵام ئێستا بە دەگمەن فەقێ بینی ئەمەنە جوان بوون ئێوارانە هاتن تەقنەی فەقییانە کرد ئەوەنە جوان بوون
کە ئەڕۆیشتی بۆ مزگەوت لە بری مەلاکە ئەوان خونوتەکانیان خوێند و ئەوان تەسبیحاتەکەیان ئەکرد ئەمە کاڵ بۆتەوە یعنی ئێمە وەک کەلتوری نەتەوەییمان فەرامۆش کردووە وەک ئەم زمانە پاراوەمان فەرامۆش کردووە گرنگی زۆر بە زمانە بیانەکان ئەین ئەوەکو ئینگلیزی وەکو فەڕەنسی وەکو عەرەبی ئەوانە ئەمە لە مزگەوتەکانیشە کاڵ بۆتەوە باوەڕ ئەەکەی من جملەیە کەسانێک کە بانگ ئەڵێ نایەڵێ لە خەو بانگەکە بۆ ئەوەی تۆ لە خەو وەزێنێ بانگەکە بۆ ئەوە نییە کە دوودانە ژێرینە خەو بکەی وانە لەبەر ئەوەشی نوێژ نەکا پێویست بەوە ئەکات ئادابی نوێژەکە ئادابی جەژنەکە ئادابی کۆمەڵگەکە ئادابی دینەکە بزانێ و هەد بتوانێت مناڵەکانی وا گۆژ بکە کە ئێمە نەتەوەیەکی موسڵمانین خوا ئەناسین پێغەمبەر ئەناسین صلی الله علیه وسلم قورئانمانەیە کتێبێکی پیرۆزی ئێمەیە ئەنجا شاعرە ئازیزەکە خۆشەویستەکانمان هەیە مەلا بەتوانەکانمان هەیە ئەبێ ئێمە ڕێچکەی ئەوان بەرنەیە بەڵام بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە بە ناوی شارستان نیێتەوە بە ناوی ئینەوە وای لێ هاتووە ئەم بابەتانە تۆزێ فەرامۆش کراوە ماوەساگیان شارێکی ترمان بۆ بخوێنیتەوە ئەگەر ئامادە ئەبێ شاری دڵاتیتان بۆ بخوێنمەوە وڵا ئەگەر تایبەت جەژن و ئەو بابەتانە باشترە باشە گیانەکەمی با شعری خوێندنتان بۆ بخوێنمەوە ئێمە مناڵی جوانین پەروەردەی کوردستانین سەودای شمشاڵی شوانین بۆن خۆش وەک ئەرخەوانین لێدەن لە چەپڵە ڕێزان تۆی خوێندن دەچێنین بەنە قاقای پێکەنین لە دوژمن تۆڵەسێنین کاروانی شادی و خۆشی بەرگی ڕازاوەی پۆشی دایکی ئازادی وڵات جامی سربەستی نۆشی لێدەن لە چەپڵە ڕێزان تۆی خوێندن دەچێنین بەنە قاقای پێکەنین لە دوژمن تۆڵەسێنین لە ساکوڕ گەلی وڵات گیانتان بکەن بە خەڵات ڕۆژی نوێتان وا هەڵات ڕێکەون بەرەو خەبات لێدەن لە چەپڵە ڕێزان تۆی خوێندن دەچێنین بەنە قاقای پێکەنین لە دوژمن تۆڵەسێنین ئەمە سرودیشە وەک پەروەردەیە وەک بەهایەکە بۆ مناڵ کە بخوێنێت پەروەردەیشە نیشتیمانیشە لەبەر ئەوە لەم دژنە پیرۆزە ئەمانەش ئێمە ئەرکی سەرشانمانە بە گوێی مناڵە ئازیزەکاندا بچربێنین باشە مامۆستاگیان چی یادگارێکی خۆشە هەیە لە جەژنە ڕوویدا بێت لە وەختی منداڵی دایان دیادگاری لەگەڵ جەژنانە هەبێ جەژنانێکی زۆرە کۆ کرد بێتەوە بۆمان بگێڕیتەوە وەڵڵی ئێمە بە هینی ئێمە لەو تەمەنی ئێمە جەژن گۆشیانە کردین بەو یاریە کوردەواریانە گۆشیانە کردین بەو جەژنە کوردەواریانە گۆشیانە کردین بە جەژنەکانی نەورۆز و جەژن نیشتیمانیەکان تیان ئەگەیانین کە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان و جەژنە ئاینیەکان چ بەهایەکیان هەیە چ سوودێکیان هەیە بۆ کۆمەڵگە بەڵام ئێستا وردە وردە ئەمە سۆشیال میدیا وای لێ کردووە ئەم کە ئێنانە کاڵ بێتەوە من حەزەکەم لەم بەرنامەی ئێوە سوپاسێکی دایک و باوک و خۆم کەم بە ڕەحمەت بن و سوپاسی ئێوە و دایک و باوکانی ئازیز بکەم کە ئێمە بزانین باوک و دایک چەند بەبەهایە بۆیە من باوکم پێشخستووە ئێتر تۆزێ
پیاوینە بینی لەگەڵ باوکیان خۆشتر بوو باوک سالاری باوکم باوکی بەڕێزم ماندووی ڕۆژانە ڕێزی تۆ هەردەم لەسەر چاوانە دەستی ماندووبوون بۆ سەرسی تێر دروشمی تۆیە کوردی بەچکە شێر تێکۆشان دەکەی بۆ سەربەستی هۆز باوکە گیان لەلام پیرۆزی پیرۆز بابێنە سەر دایە گیان دایە پەروەردەی دەست و پەنجەی تۆم دایە گەشاوەی شنەی هەستی تۆم دایە لە نەبوون هێنام تەکایە شەو نخوونیت کرد بە لایە لایە ڕەوشی بەرزت بۆتە دەزمایە بۆیە خزمەتت لە ئەستومایە خۆشەویستی تۆ دایە گیاندایە لە نێو بەسەیی سۆزی خوادایە کەواتە ئێمە ئەم گۆشکردنە بۆ دایک و باوک باوک و دایکی پێی بسەلمێنی کە ئێوەی مناڵی ئازیز کە پەروەردەی دەستی دایک و باوکن کە پەروەردەی دەستی ئەوانن ئەوان وەک پێویست ئەرکی شەنشانیان بەجێ هێناوە ئەنجا ئەرکی ئێمەیە چی بکەین بەرامبەر بە دایک و باوک و کۆمەڵگە و خزم و کەس و کارەکانمان ئێمە کاتمان نەماوە لە کۆتایی ئەگەر شتێکەما بێت دووبارە جەژنە پیرۆزەت لەکەین و سپاسی ئامادەبوونتەکەی لێرە کۆتایە سوپاسی بێپایانی ئێوەکەم جەژنە پیرۆزە لە مناڵە ئازیزەکانەکەم و لەو خزم و کەس و کار و دۆستان و ئازیزانم هیوادارم ئەم جەژنانە لەبیر نەکەن ئەم جەژنانە بێتە مایە ئەوەی کەوا خۆشەویستی و بەهای نەتەوەیە و ڕێزی و پێزانینی کایەکانی ئاین و کارەکانی کۆمەڵگەی پەروەردەیی و کوردایەتی لەبیر نەکەین مامۆستاگیان سپاس بۆ بەڕێز ئەمین سەپان نووسەر کە لەم تەوەرە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە بوو.